بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانە بیرکاری پۆلی شەشەمەی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 174. پرسیاری ژمارە 8 ئومێد کە کتێبی جیۆگرافی خوێندەوە دەربارەی سێ ئەستێرەکە سێگۆشەیەکی دوو لا یەکسان پێک دەهێنن. دوو گۆشەی بنکەکەی جووت بوون. ئومێد بۆی دەرکەوت کە پێوانەی گۆشەی سێەم 144 پلەیە. پێوانەی هەر یەکێ لە دوو گۆشەی بنکەکەی بدۆزەوە. پێوانەی هەر یەکێ لە دوو گۆشەی بنکەکەی بدۆزەوە. سێگۆشەیەک هەیە دوو لا یەکسانە، واتە ئەو لایە سۆرە وەکو ئەو لایە سۆرەیە، یەکسانن، هەندی وەکو یەکن، هەندی یەکن. بنکەکەی ئەو هێڵەشینە بنکەکەیە، ئەو هێڵە سۆرانە لەگەڵ بنکەکەی دوو گۆشەی پێک دەینن، ئەو گۆشانە یەکسانن. هەمیشە لە سێ گۆشەی دوو لا یەکسان دوو گۆشەی یەکسان هەیە، یان دوو گۆشەی جووت. لەو سێ گۆشەی یەک گۆشەی دەشزانم سەرجەمی گۆشەکانی سێ گۆشە 180 کەواتە ئەو گۆشەی کە دەزانم 180 کەم ئەو گۆشەیە بزانم گۆشەکانی دی سەرجەمیان دەکاتە چەند. کە 180 144 لێ بڕوە دەبیتە 36. چونکە گۆشە سەوزەکان یەکسانن کەواتە ئەو 36ەی دابەشی دووی دەکەم بزانم هەر یەکەیان چەندە. 36 دابەش دوو یەکسانە بە 18 کەواتە هەر یەک لە گۆشەکانی بنکە پێی دەڵێن گۆشەی بنکە، چونکە لەگەڵ بنکە گۆشە پێک دەینن، ئەوانە 18 پلەنە. تەواو بووین. پرسیاری 19 سەرجەمی پێوانەی گۆشەکان لە 4 لا چەندە؟ 4 لا واتە 4 گۆشە، لاکێشە، هاوتەریب، نیمچە هاوتەریب، مەعین، ئەوانە هەموویان 4 لانە. هەر شتێک کە 4 لای هەبی، واتە هەر شتێک 4 گۆشە بی، لاکێشە بی، شتێکی ئاوابی، هەمویان پێیان دەڵێن 4 لا. ئەمن 4 لایەکم لێرە دروست کردیە هەتا بزانم ژمارەی سەرجەمی گۆشەکانی ناوەوەی چەندە. ئەو 4 لایە دەکەمە 2-3 گۆشە. دەکەمە 2-3 گۆشە چونکە دەزانم سەرجەمی گۆشەکانی سێ گۆشە دەکاتە 180 پلە، کەواتە 180 لێرە 180 لێرە کۆیان دەکەمەوە دەکاتە چەند؟ ئەوە دەکاتە سەرجەمی گۆشەکانی 4 لایەکە. ئەگەر کۆیان بکەمەوە 180 و 180 بزانم لە جەیەکی کۆم کردیتەوە، کۆم نەکردیتەوە دیارە. لێرە دەتوانم بنووسم 180 کۆی بکەمەوە لەگەڵ 180 یەکسان دەبی بە 360 پلە. ئێستا ساغم کردەوە کە سەرجەمی گۆشەکانی هەر 4 لایەک دەکاتە 360 پلە. چونکە هەر 4 لایەکی بینم دەتوانم بۆ وێنە ئێستا ئەو 2-3 گۆشانە ئەو هادانێم دەکاتە لاتەریب، دیسان سەرجەمی گۆشەکانی 360 یان ئەو هاداینێم هەر دەکا لاتەریب دیسان یان ئەو هاداینێم هەر کوو بمەوێ داینێم هەر دەکاتە 4 لا، کەواتە سەرجەمی گۆشەکان 360. ئەوە تەواو بووین. لێرەش ساغمان کردەوە. بێمە لای پرسیاری ژمارە 20 بپرسن. پرسیاری 20 ڕاهێنانی پرسیاری ئاراستەکراو. پرسیاری ژمارە 20 هەر ئەگەر یەکێ لە لاکانی سێ گۆشەیەکت درێژ کردەوە،
ئەوە گۆشەیەک بەدەست بێنی پێی دەڵێن دەرە گۆشە. واتە ئەمن ئەگەر ئەو سێ گۆشەم هەیە سێ گۆشە ب یەک لە لایەکانی ئەو لایە درێژ دەکەمەوە هەتا ئێرێ بەخۆی هەتا ئێرەی دەینم. ئەوە درێژکردنەوەی لایەک لە لایەکانی سێ گۆشە کە ئەو لایە درێژ دەکەمەوە سێ گۆشەیەک دروست دەبی لە ئەو لایە کە درێژم کردیتەوە لەگەڵ یەکێک لە لایەکانی سێ گۆشەکە. ئەو گۆشە پێ دەڵێن دەرە گۆشە چونکە دەکەویتە دەرەوەی سێ گۆشەکە. ئەو دەرە گۆشەیە ناوی دجڕ یان ناوی ڕێجد دەبی پیتی هەمیشە لە ناوەن دێبی. باشە لە وێنەکەی بەرامبەر گۆشەی ڕێجد دەرە گۆشەیە لە سێ گۆشەی ڕێجب. ئێستا لەسرم داواکاریەکە ئەوەیە پێوانەی دەرە گۆشەکە ببینمەوە، زۆریش ئاسانە. ئەمن دەزانم ئەو دەرە گۆشەیە چونکە دەکەویتە سەر ئەو هێڵی بێدە و هاوسەیە لەگەڵ گۆشەی ڕێجب. دەرە گۆشەکەی من دجب دجڕ دەرە گۆشە دەتوانم ئەوها داینێم هەتا چی دیکە دەتوانم بڵێم گۆشە مۆرەکە لەگەڵ گۆشە زەردەکە دوو گۆشەی پڕکەرن چونکە دەکەونە سەر هێڵە سەوزەکە هێڵەکی ڕاستە بە هەردووچیان سەرجەمەکەیان دەکاتە 180 پلا. واتە ئەمن ئەگەر گۆشە زەردەکەم زانی گۆشە مۆرەکەش دەزانم. گۆشە زەردەکە کو دەزانم چونکە گۆشە زەردەکە یەکێک لە گۆشەکانی سێ گۆشەکەیە. دوو گۆشەکەی دیش دەزانم 148 یەکسەر دەتوانم گۆشە زەردەکەی ببینمەوە ئەگەر 180 کەم سەرجەمی ئەو دوو گۆشەیە کرد کەواتە باجارێ گۆشە 148 کۆ بکەمەوە. 5 13 4 5 153 هەردووچیان بە یەکەوە 153. 180 بینم 153 لێ بڕوە دا سێ لێ بڕوە دەکاتە 7 7 5 لێ بڕوە دەکاتە دوواتە گۆشە زەردەکە دەکاتە 27. چونکە گۆشە زەردەکە پڕکەرە لەگەڵ مۆرەکەی ئێستا ئەمن 180 دەینم 27 لێ دەردەکەم گۆشە مۆرەکە دەردەچی بەس پێویست ناکە ئەو ئیشەی بکەم چونکە ئەمن لێرە 127 لێ دەربچی یەکسەر دەزانم دەکاتە 153 کاتە گۆشە مۆرەکە دەکاتە 153. ئەوە ڕێک لە ڕێیەکان. ڕێیەکی دیکە گۆشە مۆرەکە یەکسەر دەکاتە سەرجەمی دوو گۆشەکانی دیکە کە لە تەنیشتە خۆی نینە. دوو گۆشەکانی دی سێ گۆشە کاتە پێی نەدەویست ئەمن گۆشە زەردەکەی ببینمەوە یەکسەر دەمتوانی بڵێم گۆشەی دەرەوە دەکاتە سەرجەمی دوو گۆشە مۆرەکانی دیکە لە ناو سێ گۆشەکە کە لە تەنیشتە خۆی نینە. ئەوەش تەواو بووم. ئێستا دێمە لای پرسیاری باوانە ڕەشکەمەوە هەتا تۆزێک چۆل بێرە. پرسیاری ژمارە 21. پرسیار چییە؟ وەڵامەکە بریتیە لە دوو گۆشەی بجڕە ئەوە ب ئەوە ج ئەوە ڕە و ڕێ ئەوە ڕێ ئەوە ج ئەوە د. ئەو دوو گۆشەیە. وەڵامەکە ئەو دوو گۆشەیە. ئایا پرسیارەکە چ بووە هەتا ئەو دوو وەڵامە بەدەست هاتیە؟ ڕەنگە پرسیارەکە ئەوە بی ناوی دوو گۆشەی پڕکەر بڵێ یان ناوی دوو گۆشەی هاوسێ بڵێ یان ناوی گۆشەیەکی دەرەوە و گۆشەکەی تەنیشتی بنووسە. پرسیار بە زۆر زۆر دەکرێ. بێمە لای پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە.
دوو ڕاستەهێڵەکە پۆلێن بکە پرسیاری 22. ئەو دوو ڕاستەهێڵە چونکە هێمای گۆشەی وەستاویان لەسەرە کەواتە دوو ڕاستەهێڵی ستونن. دوو ڕاستەهێڵی ستون ئەوەش هێمای ستون. پرسیاری 23. کام ژمارە گەورەترینیانە؟ ئایا ژمارە سۆرەکە یان ژمارە زەردەکە یان ژمارە سەوزەکە؟ هەمیشە لە دەستی چەپ ژمارەکان بەراورد دەکەم، هەمویان سفر و فاریزە سفر و فاریزە سفر و فاریزە، کەواتە ناتوانم بزانم کامیان گەورەیە. پاشان یەکەم ڕەنووس لە ڕاستی فاریزە 1 0 0 1 لە هەمویان گەورەترە، کەواتە یەکسەر ژمارە کەسکەکە گەورەترە، گەورەترینیانە. پرسیاری 24. ناوەڕاستەی کۆمەڵەکە کامەیە؟ کۆمەڵە ژمارەکم هەیە، ناوەڕاستەی هەتا ببینمەوە پێویستە هەمیشە ژمارەکان ڕێزکەم لە گچکە لۆ گەورە یان لە گەورە لۆ گچکە. ئەمن لێرە ڕێزیان دەکەم لە گچکە لۆ گەورە، 17 لە هەمویان گچکەترە، دوایێ پاش 17 ژمارە 19، پاش 19 21، ئەوجا ژمارە 24 لە هەمویان گەورەتریش 39. ژمارە 39. ئێستا کە ڕیزم کردن ژمارەك لا دەبەم لە ڕاست، یەکێک لا دەبەم لە چەپ، دیسان یەک لە ڕاست یەک لە چەپ، ئەو ژمارەی لە ناوە ڕاست دەمینێتەوە ئەوە ناوە ڕاستەیە، کەواتە وەڵامەکەم ژمارە 21. پرسیاری 25. پرسیاری ژمارە 25 ئامادە بوون. بەهای س لەو دەستەواژەیە چەندە؟ ئەوەی ڕاستی بی ئەوە دەستەواژە نییە، ئەوە نازانم، ئەوە هاوکێشەیە، چونکە هێمای یەکسان لە مابەینەیە و دوو کەرتم هەیە، ئەو کەرتە و ئەو کەرتە کە هاوتان. لێرە ئەمن دەبی تەماشای کەرتەکان بکەم، ورد ببمەوە، تەماشاکەم لێرە 6، لێرە 8، پەیوەندیەک ببینمەوە لە مابەینی 6 و 8، لە خۆم بپرسم ئایا ئەو 8 کوو بوویتە 6 یان ئەو 6 چ بکەم ببیتە 8. ئەگەر 8 دابەشی 3 بکەم دەبیتە 6، کەواتە ئەو کەرتە 100% دابەشی 3 کرایە، ئەو کەرتە دابەشی 3 کرایە. کەرت ناتوانم دابەشی 3 کەم ئەگەر سەرە و ژێرەی دابەشی 3 نەکەم. سەرەکەی دابەشی 3 کرایە بوویتە 6، ژێرەکەش دابەشی 3 کرایە بووە بە 4، چونکە 12 دابەش 3 دەکاتە 4، کەواتە دیتمەوە پیتی س دەبی بکاتە 4. ئەوە بەو جۆرەی. ئێستا بێمە لای پرسیاری 26. هێمای کردارەکە ببینەوە لەو هاوکێشەیە. ئەمن لێرانە کوبڕێی ئەو جێی کە داوام لێ دەکەن شاردیتمەوە هەتا ئەیشەکەم ئاسان بی، چونکە لێرە ئەمن وەکو هاوکێشەکی هەیتم ژمارەکم لێرە هەیە، جارانی ژمارەک لێرە کرایە بووە بە 40. زۆر ئاسانە ژمارە نادیارەکەی ببینمەوە. لێرە یەکەم جار بابزانم 2 توان 3 دەکات چەند؟ دەزانم 2 توان 3 دەکاتە 8. 8 جارانی نادیار دەبی بە 40. 8 جاران چ دەبی بە 40؟ بێگومان 5. کەواتە ئەمن ئێستا دەزانم کە لەژێر ئێرە
ژمارە 5 دەبی هەبی. ئێستا لای دەبم دەنووسم بزانم کو ئەوێرانە بکەمە 5 بە چ جۆرەك ئێرە ببیتە 5 ئێرە هەمووی کو بکەم بە 5 بێگومان ئەگەر نۆی بینم چاری لێکەم کەمەوە هەمووی دەبیتە 5 ئەو جەجارانی هەشتی بکەم دەبی بە چل هاو کێشەکەم هاو سەنگ دەبی کەواتە هێمای کەم. ئێستا هاتمە لای شیکاری پرسیارەکان و گۆشەی ڕۆناک بیران وا بزانم ئێرە ئەمن دەستکاری ناکەم زۆر چونکە زیاتر پێویستی بە کاغەز و مەقەس و بڕین و لە تەنیشتێکدانان و گفتوگۆکردن و بەراوردکردن لەگەڵ هاوڕێکان و ئەو شتانەی پێویستە و هیوادارم خوێندکاری ژیر ئەنجامی بدە چونکە هەست دەکەم زۆر گرنگە باسی دەرەگۆشەکان دەکا لە 4 لاو 3 لاو 5 لاو بە کەیفی خۆت لایەکان زیادکە و بزانە دەرەگۆشەکان دەکەنە چەند لێرە وەکو لە وێنەکەی دیارە دەسەلمێنن کە دەرەگۆشەکان بە هەمویان دەکەنە 360 چونکە یەک خول دەکاتە 360 کەواتە هیوادارم بیسەلمێنی و ساغیکەیەوە لە ڕێگای دروستکردنی یان ئەنجامدانی ئەو چاڵاکیە. لێرە دێمە کۆتایی لاپەڕا 174 لەوانەی داهاتوو باسی لاپەڕا 175 دەکەم و لێرە دێمە کۆتایی ئەوانەیە و هیوادارم کە سوودی هەبوو بی و چاو بپۆشن لە هەڵەکان لە کاتی قسەکردن یان نووسین یان بیرکردنەوە و هیوادارم هەڵەکانیش ڕاست بکەنەوە لە کۆمنت. هەر پرسیارە چیشتان هەبوو یان گفتوگۆ دەتوانن بینووسن. لێرە هەتا ئەوانەی داهاتوو هەر بژی.